دکتۆر بەهرۆس جەعفەر سەرۆکێ پەیمانگەها مێدیتریانە ji بۆ lêkolînên herêmiyatî li mêvanê me li stûdiyê Dr. Tu bixêr hatî spas bo amadebûna we gotinate li ser vê pêşbîniya Mezer Mihemed Salih çi ye bû bazara neftê û nirxê wê pêşbînî dike bige $7 di dema nêzîka گوتنا من لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2025 لە پەیمانگای مێدیتریانە نووسیتی خۆمان بە 23 لاپەڕە بڵاو کراوەتەوە بە ئینگلیزی بە عەرەبی بە کوردی نوسخەی بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەشی ڕۆشتووە بە ناونیشانی وێناکردنەوەی ئاسایشی وزەی هەرێمی کوردستان فرەچەشنکردن خۆڕاگری داینامیکێتی جیۆپۆلیتیکی ئەمە بۆچی ئەمەم کردووە لەبەر ئەوەی ئەو کێشانەی لە ساڵی 2026 ڕوبەڕووی وڵاتانی دیکە دەبنەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان نەبێتەوە ئەم توێژینەوەیە ئەم پەیپەرەی بەندە بۆ ئەوەیە کە تەحەداکان لە 2026 بەدواوە بکا بە فرسەت بۆ هەرێمی کوردستان چۆن دکتۆر چۆن ئەم دیراسەیە وێناکردنەوەی ئاسایشی و زێریم کوردستان کە بڵاو بۆتۆ لای ئێمە ئیش لەسەر ئەوە کایەکێتی ئەوروپا ڕێسای مێتانی دەرکردو مێثن ڕیگولیشنز بۆ ئەوەی فیزل فیول نەوت و غازی سروشتی کەمتر بەکاربێنرێت تا 2040 و ئەو مۆلیکولانەی کە لە ناو غاز و نەوتان دەربهێنرێت ئینجا پیان فرۆشە بۆ تەریب بە پرسە ژینگەیەکان یعنی قەید و شەرتێکی زۆری خسۆ لەسەر ئەو کۆمپانیانەی نەوت بۆ هەموو ئەوروپا ئەبن یا غازی سروشتی بۆ هەموو ئەوروپا بن بما فيه قەتەر باشە بۆ ئەوەی کە یعنی جیهان بەرەو ئەوە ئەڕوایەکێتی ئەوروپا و ئەمریکا کە فیزل فیولەکان نەوت و غازی سروشتی کەمتر بەکاربێنن ئەمەش تەسی لەسەر نرخی نەوتەکە وی خەلیجی عەرەبیش بە ئەمەشە بە ئەمیان تاوکەم خەلیجی عەرەبیش دەستی داوە بە وزەی نوێ بۆ ئەوانە لەگەڵەوەی یەدەیەکی زۆر نەوت و غازی سروشتیانێ ئەم توێژینەوەیش لەسەرەوە کە هەرێمی کوردستان هاوتەری بە سیاسەتەکان یەکێتی ئەوروپا و وڵاتانی کەندا و ڕێ بکات باشە بە دوور نەکەوین لە نرخەکە و لەوەی ئێستا کە ڕوویداوە دکتۆر پێشبینیەکەی کە دەکرێتم بۆ بەرزبوونەوەی نرخی نەوت لەگەڵ ئەو گوڕانکاریانەی لە ڤەنزوێلا کراوەکە خۆدان یەدەکێکی گەورەی نەوتە من پێم وایە ئەو بەڕێزا دکتۆر مەزهەر محەممەد ساڵح تۆزێک زیاتر لە حەجمی خۆی قسەی کردو یعنی لە حەزمی عێراق نەخێر بەرزتر ئەبێتەوە بە شێویشی کاتی ڕەنگە ماوەی 2 هەفتە 3 هەفتە تاوەکو ئەو دۆخە لە $70 هەفتات بگاتە $70 ئوستاز ئەم نرخی نەوت خۆی یەکێک لە سیما سەرەکیەکانی نرخی نەوتەوە بازاری نەوت جێگیر نییە جێگیر نییە بەردەوام جێگیر نییە ئەمە یەک دەگاتە $70 بچێتە 75 بچێتە $80 ئەمە لە مانگێک زیاتر ناخایێنێت ئەو قسەی بەڕێز ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی عێراق کورتێنانی تێدا بۆ کورت ئەهێنێت بە شێوەیەکی استراتیژی من پێم وایە ئەم ڕووداوانەی ڤەنزوێلا و کاریگەری ئیدارەی ئەمریکا و کاریگەری ئەمریکا بەسەر بازاڕی وزەی جیهانیەوە زاڵتر و زیاتر ئەکات ئۆتۆماتی دەوێتن ئەوەی کە ئێستش بەرهەم دێنێت دکتۆر ببوورە لە نزمترین ئاستیدایە لە ئەوەی کە ئێستا بەرهەم دێنیتن بەرامبەر بەراورد لەگەڵ ئەو کاتێک کە پێشتر بەرهەمی دێنە بە میلیۆنام مەبەستە ڤەنزوێلا کاتی پێویستە تاوەکو بەرهەم بێنێت و کاریگەری لەسەر بازار چێ بکاتن چەند کاتی پێویستە تاوەکو ئاسایی بێتەوە ئەزەنشڵ یعنی لە بنەڕەتە مەسەلەکە چیە بۆ ببینە هەرێمی کوردستان نەوتەکەی ڕاژیرا بەرەو مێدەتریانە دەریای ناوەڕاستە ڕووی کە هەرێمی کوردستان 400 و کەسێک بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەم ئەهێنا بازاڕی وزە بۆ ماوەی چەند هەفتەیەکە تا نزیکی مانگێک 0.5% نرخی نەوت گران بوو ئەی ڤەنزوێلا نزیکەی ڕۆژانە نزیکەی ملیۆنێک بەرمیل نەوتی بەرهەمێناوە ئەکید کاریگەری لەسەر بازاڕی وزەی جیهانیە بێ ڤەنزوێلا وڵاتێکی ڕەسەنە لە بەرهەمێنانی نەوتە ساڵی 1960 ڤەنزوێلا لەگەڵ عێراقا لە بەغدا ئۆپیکیان دامەزرانەوە لەگەڵ وڵاتانی دیکەی ئەندامێکی دامەزرێنەری ئۆپیکە بەڵام قسەکە لەسەر ئۆپیک بێ ئۆپیک ئێستا کە لەگەڵ جەنابتا قسە ئەەکەم 141.3 دەسەڵاتی بەسەر نرخدانانی نەوتەوە ماوە لە بازاڕی ئابووری جیهانەیە جا بۆی ئەمەش ڕوونتر بێت ڕەگی یعنی هەر پێناسەی ئاسایشی وزە لە جیهانە ئاسایشی وزە پەیوەندی بە نرخی نەوتەوە هەیە ئاسایشی وزە چێت توانم پێم بڵم پەیوەندی بە نرخدانانی نەوتەوە هەیە لە بازاڕی ئابووری جیهانیدا یعنی ئاسایشی وزە ئیش ئەوەیە کە وڵاتانی جیهان بە شێوەیەکی فەراهەمتر بە شێوەیەکی نرخێکی گونجاوتر وزەیان بەدەست بکات بە نرخێکی گونجاو ئەمە پێناسی ئاسایشی وزەیە بەڵام دکتۆر بڵێ ئێستا ئەگەر ئەمریکا دەست بەسەر وزەی ڤەنزوێلادا بگرێتن کە خۆی ئەندامە لە ئۆپێک ئەو پێگەی دەمێنێتەوە وەکو جاران چونکە ئەمریکاش دەیەوێتن ئەو نرخانەی کە هەیە بە ئاستێک من لە بەرژەوەندی خۆیدا بێتن بەڵام ئۆپێکیش دەخوازیت لە بەرزەی بمێنێتەوە چونکە پشت بە
داهاتی ناو گرێدن ئەو هەڵکێشی ڤارێبڵەکە لێرەدا چییە؟ ئەمریکا خۆیەتی نەوەکو ڤەنزوێلا. ئێمە دەبێ بنووسێن بە خودی ئەمریکاوە. ئەمریکا چیە؟ مەسەن تۆ نەوت دەفرۆشی نەوت ینی دۆلار، تۆ نەوت دەفرۆشی دۆلار وەردەگرین. دۆلار یانی چی؟ ینی ئەمریکا. ئەی ئەمریکا چیە لە سەدەی 21ەکە؟ ئەمریکا زلهێزێکی گەورەی سەرەکیە کە لە سەدەی 20 لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بووە بە جەمسەرێکی گەورەی جیهانی دەوێت لە سەدەی 21 سەدەی ئەو بێت و هەر بەو زاڵێ تێ بمێنێتەوە. کێ تەحەدایە لە بەردەم ئەم زاڵی بوونی ئەمریکایە؟ ئەساسەکە ڤەنزوێلا و نرخی نەوت نییە. چاینەیە. چاینە چییە؟ چاینە گەورەترین بەکارهێنەری نەوتە. هەمیشە عاملی چین، عاملی سین هۆکارێکی سەرەکیە بۆ بەرزبوونەوە نزمبوونەوەی نرخی نەوت لە بازار ڕابووریەکاندا. بۆیە چیکە چین ڕۆژان حتا لە سەرەتا ڕۆژەکانی کۆرۆناش چین ڕۆژان 14 ملیۆن بەرمیل نەوتی بەرامێنە بەکار ئەهێنا. جەمەلە کاتێک ئەو نەوتە سەرەکیە ترەمپ وتی ئەو نەوتە هەر ئەڕوا بۆ سین. بەڵام کێشەکە ئەوەیە کێشەیەکی جیۆپۆلیتیکیە ئوستاس. ببین ئەگەر لەسەر نەخشە سەیری ناوچەی پاسیفیک ڕژن منتیقەی دەریای زەریای هێمن بکەیت ئەمریکا سەدان بنکە و بارەگا و خۆمان پێڵێن ڕەبایە داناوە بە دەوروبەری چیناوێ نێڵە چین هەژمونی بگاتە بەڵام چین گەشتوتە ناوەڕاستی ئەمریکا لە ڕێگەی تیکتۆکەوە لە ڕێگەی ئەپلیکیشنەکانەوە لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە لە ڕێگەی لە ئاخیری بینیمان ساڵی ڕابردوو شەریکەیەک دامەزراوە 1 تریلیۆن زەرەری لە کۆمپانیا گەورەکانی ترامپ خۆی وتوێتی کە دوێنێ ئەو قسەی کردەوە کە چین دەتوانێت بەردەوام بێت لە کڕین نەوتی ڤەنزوێلا. ئەمە چۆن دەخوێنرێتەوە؟ بەڵام کاتێک دەتوانێت بەردەوام بێت کە وەکو ترامپ خۆشی وتیتر ئێمە نەوتی ڤەنزوێلا بەڕێوە ئێمە دەدەینە چین. چین خەریکی چییە؟ نقطە ئەمەشان زۆر مهمە. چین وەکو ئەمریکانی وڵاتێک داگیر بکات. چین خەریکی دیدۆلاریزیشنە، داماڵینی جیهان لە دۆلار، چکە دۆلار بە هەڕەشە بەخۆی دەبێت. و چین خەریکی دەستڕاگەیشتنە بە بەندەرە استراتیجیەکانی جیهان، ئیتر حتا دەوروبەری ئەیدارەی ئەمریکا، جوگرافیای ئەمریکا، ئەمریکای لاتینی، حتا لە دەریای سپی ناوەڕاست، لە خەلیج، لە ئیمارات لەمانە چین بەشداریکی سەرەکی کردووە لە کڕینی بەندەرەکان بە ڕێکەوتنی درێژخایەن تەڵەی قەرز بەکارێنێت چین. بۆیە ئیدارەی ئەمریکا ئەمە لێردا پرسە ڕئیسەکە ڕاستە نرخی نەوتە و نەوت خۆیەتی نەوت هێشتا کاڵایەکی سەرەکی لە بازاری ئابووری جیهانیە. دوێنێ ئەم سێ ڕۆژەی سەرەتایی 2026 ڕۆژانە جیهان 105 ملیۆن 106 ملیۆن بەرمیل نەوتی بەکارهێناوە. باشە دکتۆر بە ئەو ڕووداوانە گرێدراوی ناوچەکە بکەین دەوترێت دوای ڤەنزوێلا سڕەی وڵاتانی دیکە لە ناوچەکە عێراق، ئێران کە خاوەنەوتێکی گەورن ئێوەش لێکڕینەوەی گەورە دەکەن وەکو پەیمانگەی مێدیتریانە. ئێوە گەیشتونەتە چ سەبرەت بەو وەی کە دەوترێت گوڕانکەری لێرەش ڕوودەدا؟ حقیقەتەن ئوستاز ئەوە من کتێبێکی دیکەشم لە سپرینگام ساڵ بڕاو بۆتەوە هەر بە ناونیشانەکەی ئەو وەرچەرخانی جیهانیە و ئاسۆی ڕۆژڵاتی ناوەڕاستە. لە ڕۆژڵاتی ناوەڕاستە فرەجەمسەرێتێک دروست ئەبێت، فرەجەمسەرێتێک دروست ئەبێت و هەمیشە ڕۆژڵاتی ناوەڕاست وابەستەیە بە زلهێزەکانەوە. ئێستا زلهێزەکە ئیدارەی ئەمریکایە. ئەمریکا ئەو ڕاستەی پێچەوانە کردەوە کە خەڵکانێک پیان وا بوو ڕۆژڵاتی ناوەڕاستی چۆڵ کردوێتەوە. بە پێچەوانەوە ئەمریکا بە هێزێکی گەورەترەوە دێتەوە ڕۆژڵاتی ناوەڕاست و لە ستراتیژی ئاسایشی نیشتیمانی دۆناڵد ترامپە کە 2 هەفتە پێشێستا 20 ڕۆژ پێشێستا بڵاو بۆیەوە من خوێندومەتەوە ڕۆژڵاتی ناوەڕاستی پۆلێن کردەوە بۆ 3 بەش. ئەوانەی کە دۆستی ئەمریکان بەئەکید کەنداوەگرێتەوە بۆ لایەوە زۆر گرنگە، ئەوانەی کە دۆستی ئەمریکان و بەڵام جێی بایەغ نین بۆ ئیدارەی ئەمریکا، ئەوانەی کە ناحەز و نەیاری ئیدارەی ئەمریکان بە شێوەیەکی گشتی ئێران ئەگرێتەوە. ئەوەی کە من دەیبینم ڕاستی ئەو پەندەم بیرێتەوە کوردیش پەندی جوانیە دەڵێ هەر کەس نەزانێ جێپی لەکوێیە کاتێک ئەزانێ سەر لە جێپیە وەکو ئەوەی کە سەرۆکی ڤەنزوێلا بەخۆیەوە بینی خاوەنی 303 ملیار بەرمیل نەوتیە دەکبوو دۆناڵد ترامپ و جەنابی سەرۆک ڕێزێکی زۆریان لێ ئەگەر زۆر لەگەڵی ڕۆیشتن بەڵام سەمای دەکرد قسەی حەلق و مەلەقی دەکرد ئاگای لە دیراسات و وەزعی دنیا و ناوچەکە نەبوو دەستی تێکەڵ کرد لەگەڵ کوبا و رووسیا و ئێرانە هەر کەسێکیش لە عێراقا ئەم تەسەڕوفاتانە بکە ئەوە نەتیجەکەی دەبێت. کەواتە نەدورە ڕۆ بداتن ئەوەی کە باس دەکرێت. ئەزانی دۆلار خوێنە لە جەستەیە جەستەی سەرمایەداریە نەوت یعنی دۆلار یعنی نەوت و زێر ڕاستەوخۆ پەیوەندیان بە دۆلارەوە هەیە. تۆ دەستکاری دۆلارەکە یان دەستکاری خوێنی ئەمریکاکەی بۆیە بە بێسێ و دو ئەمریکا کاردانەوەی دەبێت. دکتۆر لەناو ئەو لێکڕوونەوەدا کاغەزەکە دەستنیشان کرد بوو ویست شتێکی تایبەت لەسەر بڵێ؟ ویستم شتێکی تایبەت بڵێم چەندین جاریش لەم بەرنامەی جەنابەت گوتومە خۆی ئەم لێکڕوونەوە سەراپا پەیوەندە بە وزەرنیۆبووەکان هەرێمی کوردستان چۆن وا بکات سەرچاوەکانی وزە ئەمە چەشن بکات. بەڕێز سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان هەوڵی داوە
هەمە چەشنکردن فرە چەشنکردن لە کەرتی ئابوووریە زیاتر بکە بۆ منە بایەخی بە کەرتی کشت و کاڵ و بەندا و ڕێگەوبان و ئەوانە دا و ژێرخاندا و هەژماری من و ژێرخانی بانکی بەڵام پێویستە سەرچاوەکانی وزەش ئەمە چەشن بکرێ هەر پشت بە نەوت و غازی سروشتی نەبەستن چونکە جیهانێکێتی ئەوروپا و کەندا و سین بەڕای ئەم سیانە بە تایبەتی بایەخ بە وزەنیۆ بۆەکانەدن لەناو ئەم لاپەڕەیە ئەوەی ڕەغمی ئەوەی وزەنیۆ بۆەکان زۆر بایەخیان پیا کردو هایدرۆجینی سەوز و سۆلار و چیلی ئاخری کە بێ هەرێمی کوردستانیش بایەخۆبە هێشتا نەوت تۆپیکی نمبەر وەنە یعنی کاریگەری جیهانی بەسەر نرخی نەوتەوە ڕاستەوخۆ دیارە لە ساڵی 2010 جیهان 86 ملیۆن و پۆین 400 86.4 ملیۆن بەرمیل نەوتی بەکارهێناوە بەڵام دوێنێ 105 ملیۆن بەرمیل نەوتی بەکارهێناوە کەواتە نزیکەی 15 ملیۆن لە نێوان 2010 بۆ 2026 پێنجا بەکارهێنانی جیهانی بۆ نرخی نەوت بۆ نەوت زیادی کردووە گازی سروشتیش بە هەمان شێوە زیادی کردووە بەڵام ئەمە دەبێت لە نێوان ژیۆپۆلیتیکی وزە و ئاسایشی وزەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی سەرکەوتوانە ڕێبکە کە لەم دیراسەیە مناوە شارتم پێ کرد بەڵام لەگەڵ ئەوەش هێشتا نەهاوسەنگیەک هەیە لە نێوان خستنە ڕوو و ئەوەی کە پێویستە نزیکەی 202 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە ئەخرێتە ڕوو خۆ دەزانی نەوتی ژۆک هەوار کاڵایەکی تر وەکو ئەم گڵاسە هەموو بازاڕێک عەرز و تەڵەبە خستنە ڕوو خواستە ئەوەی کە ئۆپیک وەکوتم 140 با کاریگەری بەسەر بازاری وزەی جیهانیەوە هەوڵیان داوە هاوسەنگیەک ڕابگرن 102 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم ئەهێنن بەڵام 105 ملیۆن بەرمیل نەوت بەکار ئەهێنرێت بۆ ئەوەی هاوسەنگیەک لە بازارا دروست بێت زۆر سپاس دکتۆر بەهرۆز فریدون سەرۆکی پەیمانگەها بەهرۆز جعفەر بەهرۆز جعفەر فریدونمان لەکوێ هێنا فریدون ڕۆژنامەنووسێکە جار جار بەشمێک دروستەکە ڕەفیقمە خەڵک وا دەزانێ ئەم بەهرۆزەیە ئەوش بەسەر من حساب دەکەن بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگەها مێدیتریانە بۆ لێکۆلینێن هەرێمایەتی ماندوو نابن هەر بژی زۆر سپاس بە جەنابەت دەست خۆش بێت